سیارەی 0 کیلۆمەتر دەینی ئەمە سیکرابی دەکەین بە هەموو بابەتەکانی. ڕۆژ بە ڕۆژ خواست لەسەر ئۆتۆمبیلی BYD کارەبای زیاد دەبێت لە هەرێمی کوردستان. جا بەو پێیەوە ئۆتۆمبیلە ماوەیەکی کەمە هاتوۆتە بازاڕەکانی هەرێمی کوردستان، پارچەی یەدەگی کەمە. جا بە ئەو مەبەستە بەشێک لە خاوەن دوکانەکانی فرۆشتنی پارچەی یەدەک هەڵدەستن بە کڕینی ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری BYD و پاشان پارچەکردنی یاخود با بڵێن سیکرابکردنی. جا من ئێستا قسە لەگەڵ خاوەن یەکێک لەو دوکانانە ئەەکەم کە ئەم کارە ئەکاتن. کاک مستەفا سڵاوت لێ بێتن. ئەمەوێ ئەو بیرۆکەیەم پێی بڵێ کە ئێوە چۆن ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر ئەکردن و پاشان پارچەیەکە. پێشەشی بە خێراتنی کەناڵە بە ڕێزەکەتان دەکەم. ئێمە وەچی شەریکەی دلێر خەسرۆ سمایل پاشای سینی هەموو بابەتەکانی سیارەی سینیمان هەیە، ئMGە، جیتۆرە، BYDە. تەماشامان کرد سیارەکانی وجودیان زۆرە، MG5 و بابەتە سینەکان، بەس BYD تەماشامان کرد لە بازارێ نییە کابرا پارچەی ڕەشیش بکڕی کە بستە شەریکەی دەستە شەریکەی پارچەک لێ دەرێ 15 وەرەقە لەکنەما هەرزانترە، زۆر کەمتر. باشە پارچەی ڕەشیش نەبوو، پارچەیە دەک نەبوو. هەستای چما کردی ئەمە سیارەی 0 کیلۆمەتر دەینی ئەمە سیکرابی دەکەین بە هەموو بابەتەکانی. دەعامی لە بۆ دەعامی ئەمە ئەو سیارەی سیکراب دەکەین. باشە کوشینت دەوێ، مەچینەت دەوێ، ڕادێتە دەوێ، کۆمپرسەرت دەوێ، لایتە، قەلبیتی هەرچێک ئەتوو حەزت دێ ئیشت بەو پارچەیە ئەمە لێرکانە موجودە لەکنەمە بە هەموو ئەلوانەکانە. ڕەشە، نەفتیە، شینە، جارێ ڕەش چار ئەلوانی بەردەستە لەکنەمە هەر چار ئەلوان بەردەستە و بێتەوە سەر MGەکان، MG MG5 ئەوانەش هەر ئەمە بە سفری دەکڕین، سیکرابی دەکەین. هەر پارچەکە تو پێویستت پێ بوو ئەمە لێرە لە بۆت لێ دەکەینەوە. باشە کاک مستەفا هەفتانە یاخود ڕۆژانە ئێوە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر دەکڕن، بە چ شێوازێک دەدەنە کڕیارەکە؟ ئایا سەرەتا پارچەیەکەن یاخود سیارەکە ڕاگرن دواتر بەویستی کڕیارەکە؟ ئەمە سیارەکە 0 کیلۆمەتر لە پێش دوکانی ڕدەگرین، کابرا پێویستی بە دەرکەچە دەرکەکەی بەس بڕغی لێ دەکەینەوە داینە سەر ئیویلی خۆم داینە سەری خۆمان، یعنی بێوەی دەستکاری بەرە دەرکەی بکەین، بێوەی دەستکاری جامی بکەین، پێویستی بە تعدیلچیبی، پێویستی بە سوبغینە ئەمە پارچەوی لێ دەکەینەوە داینە سەری ویش داینە سەری تەبدیل دەکەین. باشە ئەو پارچەکان ئەوها بۆ شێوەی ئەو بێتەوە مەچینە ئەوە وەستای خۆیە هەموو پارچەکانەوەی ئەتوو بتەوێت لەو سیارە لێ دەکرێتەوە دەدرێتە ئەو شخصی و بعد سیارەکان کە وەختی فرۆشیان دێتن کابراەک دێ دەرێ کاکە من حەزم لێ ئەو سیارەی بدەیە من ئەوە کابراش قازان جیویە 20 وەرەقە کەمتر 30 وەرەقە کەمتر لە بازارە ئەو سیارەی دەبالۆ خۆی دەستکاریش دەکاتەوە سیارە ئەوە بەحسی سیارەی سفر. کاکاژینەوەڕۆ بەڕێستان سەردانی ئەم دوکانەتان کرد، ئۆتۆمبیلەکەی تو کێشەیەکە بۆ چ پارچێکت پێویست بوو؟ ئۆتۆمبیلەکەی من کێشەی لێدانی دەرگاکەی هەبوو وەکو کە ئاماژەتان پێدا بوو، حەزم دەکرد سیارەکەم یەک پارچە بی و سەری دانەبەزیت هەر لە بیلادی خۆی بیتن. کە لە بیلادی خۆی بووە مش تەلەفۆنم کرد لە بۆ پاشای سینی کاک مستەفا و کاک دلێرەوە دیاری وتیان دەرگاکەمانەیە لە چ جۆرێکت دەوێ هەمانە حەزر لێ لەسە سیارە لێکەینەوە، حەزر لێ بە پارچی ڕەش بە پارچی ڕەش نەمیز حەزم لێ بوو بیلادی خۆی بیتن لەسەر سیارشکە لیکەنەوە لە بۆ منی بینەوە. واتە سیارەکان 0 کیلۆمەتر بوو لەسەر سیارەی 0 لیان کردەوە؟ بەڵێ سیارەکان سفرە بە سفری ناویان بە سفریش لە بۆ منیان داناوە. کامە ئەو سیارەی دواوی بەڕێستانە؟ ئەو سیارەی نا تووشی دام بوو بیدە؟ بەڵێ لێدرانێک بوو کە لێدرامش حەزم لێ بوو سیارشکە ینی دەرگایشکە بیلادی خۆی بەسمەوە نەک دەرگایشی تیزاری بەسمەوە وام مرتاحتر بووم لەوەی کە بیبەسم پارچەشی ینی دەرگاکی ڕەشدا بنێمەوە. دەرگاکە ئامادەیە؟ دەرگاکە ئامادەیە و کاک مستەفا لەبەری نێمەوە چاوەڕوان دەکەین دەرگاکەی دانێن و بیبەسینەوە هەموو شێوەک بە جام و بە بەرە دەرگا و ئەوەی خۆی لێ دەکاتەوە ئی خۆم دەبستەوە دەرگاکەی پێش ئەوە دەرگایەکەیە بە هەموو شیارەکان و بەرە دەکەی لێ دەکەینەوە داینە سەرەوەی بێ مشکلە ئینشاءالله.